منداڵ بووین دایانجێڕاوە دایانگوت بۆ نمونە ئەگەر بتەوێت سەفەرێک بکەیت لەو کاتێک کەسێک بپشم لەو بابەتە بکات خەڵک لێ بوو بە عادەت و بڕوای پێدەکرد بۆ بە شتێکیش ئەو کات شەر اعتیقادی پێوە نەبوو بەڵام ئیدی زۆرینیان اعتیقادیان بۆ بابەتە بوو یەک لەوانە دەیانگو ئەگەر شوشەیەک بشێ دەبێت دوی تریش لە دوای بشێنی تاوەکو ببێ بە قەزای سەر و ئەو کەسە باشە یان ئەگەر پشیلەی ڕەشت دیت ئەوە تووشی کێشە دەبی یان نازانم دەست بخوری ئەو شتانە ئایا ئەوانە تا چەند ڕاست بوو وەکو من بزانم ئەو معلوماتی سەردەمانی هەشتایەکان ئەو کاتم لێیادا یعنی زۆر شتەکرا یعنی ئەتوانم بڵێم 100% شتەکان واقعیە ڕوویەدا واقعی بوو بۆ نمونە کەسێکە دەستی بۆ خولای ناو دەستی لەپی ڕاستەی ئاێت ئەوە ڕزقێکی باش دێت ئەو جەدەهات بە بەڵگە ئاهات بەڵام بۆ لەبەر ئەوەی خەڵک قەناعەتیە بوو بەڵام ئێستا خەڵک گوێی بۆ شتانە نادە گۆڕاوە کەونەکە وەک جاران نماوە عەفوم دەکەی کە دەبڕم بەڵگەت هەبوو لەسەر ئەو بابەتە باسی بەڵگەیەکم بۆ یەک لەوانە تۆ مەسەلە سەفەرێکتە بوو حەز لێ بوو سەفەرێکت کردە کە پشمینێکت دەها لەو حاڵەتیانێکی پشمی ئاری وەڵی با تاخیرێکن خێرت یابانە ڕۆین یعنی تۆ بزانە لەبەر یەک هەڵامەت یعنی کە ئەوە پشمی ئەو کەسە دڵیش لێ سار دەبەوە دڵی لێ سار دەبەوە سەفەرەکە بووە بابەتە باشە بە دووادات چونیان دەکرد کە سەفەرەکە نەکرای خێرەکە چ بوو سەفەرەکە دیارە حتمما لەوانەیە تووشی کێشەیە بوو وای لەو حاڵەتە ئەگە بڕۆژدایە ئەوە تەنها شک بوو ئەوە شک بوو یعنی وەکو شک بوو بەڵێ باش ئەدی دایانگۆ دەگەر لە خێو دەدانت بکەوی ئەوە دەچێتە ینی فۆرمی خەونیش بەڵام وەڵاگەر دەدانت بکەویەوە کەسێکی ئازیزت لێ دەمەریتە ئەوە وەکو مامۆستا بەڕێزەکان احتیمالە ئەوان زیاتر لەسەر ئەو بابەتە بزان ئەوانەی خەون ناسەکان وەکو بەڵ ینی ئەو شتانە هەیە بەڵێ مەسەلەی دیگا کەوتن ئەڵێن خراپە کە خەونێکی وا دێ ئەو مرۆ ئەو کەسە توانێ وەکو خێرە لە خۆی بگرێ بەڵێ عادەتە باوەکە و کە زۆر کەس قسەی لەسەر دەکات دەست خورانە قەت دەستت خورایەوە پارەت لە بۆ بێ دەست خوراوە بە زیاتر من ئینسەپە مەخورێ ینی هەر لێ دەڕوە دەستی ئارێ وەڵڵە دڵنیا بە یعنی نییە من زیاتر ئەگەر ناو لەپم بخورێ ناو لەپی چەپ ئەمەخورێ ینی بەس ڕۆیشتێ لێت بەس ڕۆیشتووە بۆ نمونە دایانگۆگەر دەست بخورێ نازانم پارە دێ یان چاوە و هاابکە پارە دێ باش ئەوە ئێستا دەست بخورێ حالەکە لەمانە دەرد دەکا خێزانی خۆت دەرد دەکا وەزعەکە هەیە وەزعەکە بێ ئیشیە بێ کاسبیە بێ پارەیە وەنیە
يعني ئەوە بەس قسە بووە خورافیات و شتی وا بۆ بابەتە نا ئەوە نەبووە چ بوو چ بوو وەڵا نایە دەست دەخورێ هەندێک داگە دەستی ڕاستە بخورێ ئەوە پارە دێتن ئەگە دەستەوە دەڕوا دەڕوا ئا ئەجەوە بوو ئەوە بەخوا ناڵەوە نەبوو لە خێزانی خۆی دەستا یانەکە دەستی خورابە لە خێزانی خۆی دەترسا بەێ باش ئەو شتانە تاقی کراوە بوو یان چ بووەوە تاقی کرابەوە تاقیب کرابەوە بەدی لۆم باسکە زمانی گۆ چیکە هەبوو زمانی مە زائریان ئاان توشایمەکە پیرمە من ئەتو ناپیر نەبووی ماشەڵڵا بەس یعنی باسی خۆتم وا کوڕم ماژنیا هینەیە کوڕێ کوڕم نەک ئەمریان درێژ باشە زمانی کە چیکە هەبوو ئەو شتانە دایانگو ئەگەر مەسەلەن خەی بدەیە کە چی مشکلە ڕوودەدا وەگەر میێوانت بێ و نازان ئەو شتانە چ بوو خێ عادەت بوو ئەتو شتەکە لۆ من دەهینا ئەم لە باتی شتەکەی ئەوە دەمەوە خێن مەدایە یا ماست بینە بە خێ مەدایە ئەخە خێ چ بوو یعنی مەسەلەن فەسدی خێ چ بوو ئەوەندە تا عیوانەکە بە چاو نەچی ئەجە بە چاو نەدەچوو نا باشتر بوو باشتر بوو تاقیکردنەوە لەسەر ئەو شتانە هەیە بەێ باس یەک تاقیکردنەوە لە بۆ لەسەر کامیان تاقیکردنەوە بەدی باشتر بە زایرۆ چکە عالم ئەو ئەڵانەکە وەلو ئەڵانکە نییە سەتا ئەفتا پێنجی بەشە بە چاوزای دەڕوا بەێ چاوزار ئەمشی داتن نەفەس ئەمشی داتن لەبەر ئەوەی نییە حاڵ چای پی چای حیوانەکە باشە لەو حیوانە زۆرەی حیوانەکە تووساکە بە سێتان خلاص دەبوو لۆ چای پیس بوو یعنی ئەو چاوە ئیشی دەکرد باشە مامە جان جەناب چیش دەکەی ئەمن ئێستا بەخوا ئێستا هیچ ناکەم هیچ ناکەی ناوەڵا ئەی جاران چ دەکرد ساقی لۆری بوومە بەێ الحەمدولله ئێستا تو ئیسراحەت یان ئیشەکە نەمایە کووەوە ئیشەکە نمایە کائیش ئیشەکە نمایە ناوەڵا ئێستا سارەمان هەیە دەمارەوە تقیمەش ساڵێک یەک کاروانی کردی لە بەغدایە ئەرێ وڵا ئێتەعەوە زەریبێ هەیە ئەوە شتە هەیە بەخوا ناکرد بەخۆی هەمووی هەفتەی ناوێت 1 ملیۆن لە پارەی گازیادا یەش شمەش نەکردی باش ببین و سەر بابەتەکەی خۆمان نەدی شتێکی دیکەشە بوو دەیانگۆ گەر چاوت نازانم خۆی باوێت چییە ئەوەش کارە ساتێک ڕوودەدا کو یعنی مەسەلەن چاوت هەر پەڕیتە نانە شەر نییە شەر نییە چا هەرپەڕی کابرا هەیە دەبینی لەو گۆڕی زەختەشی لە سوکەری هەیە چاوی هەرە پڕ لە گۆڕ گەمە دەکات پێی بۆ بابەت تەیوەنیەوە کابرا زەختی نا باش ئەو خورافیاتە ئەسڵ و ئەساسی هەیە یاخۆ هەرەوە شتەکە کوردەواری دروست کردیەوەتەوە کوردواری نە هەر بەخۆی ئەوە لە ئەولی ئەوها بووە یعنی ئەسڵ ئەساسی هەیە خەڵک بڕوای پێ هەبوو ئەو کاتینگۆ بڕوای پێ هەبوو بەران هیچ نەبوو زانی بڕوای پێ بوو چکە شتەکە نیە لەگەر دەهات ئەدی ئێستا بەڕێی تۆ خەڵک هەر بڕوای بۆ شتانەی مایەوانەی لە قەدیم بڕوای پێ بوو بڕوای پێ مایە یەختیارەکان ئەوە زاعرەکان نا زاعرەکان نا ولا یەختیارەکان با یعنی اختیارەکان بڕوایان پێ ئێستاش بڕوایان پێ ئێستا بڕوایان پێ یعنی هەر لەسەر ئەو شتانەی قەدیمە گەر دەستت بخورێ و هایە هەر فکر لەو شتانە قوربان سلااوت لێ بێت و کاتت مەسەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوو پرۆگرامەکەمان تایبەتە بە هەندێک شتی خورافیات لە جاراندا هەندێک شت هەبوو تا ئێستاش لە ناو هەندەکان ئەوە باوە بۆ نمونە دەیانوت ئەگەر کەسێک دەستی بخورێ دەستی ڕاستی ئەوە پارە دێ ئەگەر دەستی چەپی بخوری ئەوە لێی دەڕوا ئەوە تا چەند تاقیکراوە بوو ئەسڵ ئەساسی ئەوە کورە کاکە جانەزانی مەسەلە چی بوو مەسەلا ئەمەنە دەستکەنەی نۆک و نیسک و هەمووی ناوپەلی دەستیان سوێر بوو اینجا ئەبرژایەوە کە ئەخورا لە چڵکنی ئاخورا ئەیناچی تر نەبوو نە پارە بوو نە هیچیش بوو بەس پیس بوو دەخورا بەس پیس بوو چڵکن بوو نیانە شۆرد بەو چڵکنیەوە نانی پێ خواردوای ئەرە وەڵا بەخوا دەستمە خوێ پارەی بۆیە کورە ئاخر با بە درۆکەیتەوە بخاتی خوا باشلو ئیلا پارەی لە بۆ دێ چ بوو یعنی ئەوە تاقییان کرد بۆ کورە نەبا بە تاقیکردنەوەی چی بەس خورافیات بەس خورافاتە بوو چیکە هەبوو چیکە هەبوو لەو بابەتانیان داهەنگۆ بۆ نمونەگەری یەک بە شەو بێ داوای خێی بکە نابی بیدەیە لەبەرەوەی کێشەت لە بۆ جاوە خێوە ئەوە خێوە ئاوە خێوە بابەتانە بۆ کات کورنەوە وەڵڵا براوانە هەر بە شەرفم هەمووی فشەیە هەمووی فکرەیەکی هیچە باشە لە زمانی خۆت لە بۆم باز بکە لەو کاتینگۆ چیکە هەبوو ئەو شتانەکە وەکو چی آخر خورافیات هیچی تا بەسەر نییە درۆیە هەمووی نەبا قورعان ئێستاش خەڵک هەیە بڕوای پێ بۆ نمونە دەڵێ ئەگەر شوێ میێواندارێکی دوو لە ڕووی جەنابەت جۆتەک پێڵاو لە سەر یەکتری بی ئەوە خراپە ئەوە میێوان دێ ئەوە نازانم چ دێ ینی جاری وایە خەڵک تووشی وەزانی مەسەلە چیە لە سەقافەتی خۆمان نایە بە شەرفم ئەوە دواکەوتوین پێڵاوەکانیش نییە خوار بێتەوە شتێکی بۆ دروستەکەین
ئارە بە قورعانی چیتر نییە باشە بڕای تو بەس لەناو ئێمە هەیە شتە ها ئەو جۆرە بیرکردنەوەانە بەس لەناو ئێمە آخر هەیە. ئێمە وەکو قومی خۆمان هەر خۆمان لەناو خۆمان ناینە ناخۆ نەچوونەتە وڵاتێکی ترەوە بزانین هەیە نییە ئەیوە نییە بەس لەناو خۆمانە. بەس لەناو خۆمانە جەنابەت بڕات بەو شتانە نییە. گۆرە وەڵڵای بەشەرف بڕوان بەخوا نەبێ بە فکری هیچ شتێ نییە بەشەرف ئەمەنیان دەستکەنەی نۆک و درە و ئەمەنیان گوریسی باری گوێدرێژ تون کردووە هەموو دەسوپلیان ڕووشاوە جا ئەو هینی خویاوی ئەو دەستکەنەی نۆک و نسکوشتە نییە سوێر بووە ئەی برژانوێتیەوە خێرا خورانوێتی وەڵاوە پارەی بۆ دێ وەڵا ئەوە پارە گورە دەتۆ بڕۆ دەست جوان بە سابن بشۆ بزانە تو شەرەفە خورێت بارێ چەحاری خۆ ئەمە درێژتاکە خوا لە دایک و باوکان پرۆگرامەکەمان تایبەتە بە بابەتی خورافیات بڵێ هەندێک بابەت هەیە لە ناو کوردەواریدا بووە بە عادەت و ئێستاش بەشێک لە خەڵکانی ئێمە بۆ نمونە پابندن پێیەوە یاخود ئەگەر شتێک ڕوو بدات ترسیان لەوە هەیە بۆ نمونە جاران دەیان گوت ئەگەر دەستت بخورێ دەستی ڕاستت بخورێ پارە دێ یاخود ئەگەر بە شەوی درەنگ بە ڕێگایەکدا بڕۆی پشیلێک ببینیان کەروێشکێک ببینی نازانم چ دەبێ بگەڕێەوە باشە بەڕای تو ئەوە تاقیکراوە بوو یاخود بەس قسە بوو لە چوارچەوەی ینی بۆ نمونە خەڵک ترسی هەبوو لەو چوارچەوەدا دەمێنێت. بەڵێ خورافیات بە قەناعەتی من پەیوەندی بە چیەوە هەیە لە ڕاستی تێنەگەشتن واتە لە ڕاستی تێنەگەشتنە چونکو ڕاستی لێرە ئەگەر ڕاستیەکیش بوونی هەبێ مرۆڤەکان بە هەڵە ڕاستیان ناسیوە لە ئەنجامی بە هەڵە ڕاستی ناسینیش ئەم شتە دروست دەبێت زیاتر خورافیات لەگەڵ ڕێزم من خۆم باوەڕداریشم بەس لە ئاینەکانەوە هاتووە لە ئاینەکانەوە سەرچاوی گرتووە چونکو ئەمڕۆ زانست بۆمان دەسەلمێنێت کە پێویستە ئێمە وەک چۆن لە ئاینە ئاسمانەکاندا باسی نوحدەکا کە ژیانێکی تازە و دووبارە مرۆڤانێکی تازە هاتنە ژیانەوە زانستیش ئەمڕۆ ئیش لەسەر ئەوە دەکات کە لەسەر ئەم پرسیاری کە ئێستا دەیکە جارێکی خورافیات کۆتایی پێ بێت ئێمە بگەین بە دنیای ڕاستی واتە بە ڕاستی بژین ئیتر چی زەرەر دەکەن چی لە دەست دەدەین ئەوە با بڕات گرنگ داهاتووە ڕابردوو هەرچوو بوو ئەچۆن بێت بابێت بەڵام ئەسلی مەسەلەکەم خورافیات لە ئەنجامی خۆش باوەڕی ئێمە کەمزانینی ئێمە و هەوڵ نەدانی ئێمە بە دوای ئەو ڕاستی کە دەزانین ئێستا زانست واناڵێ لە ئەوروپا قسەیەک بڵێ ئەگەر ڕاستیش بێ بەس نییە واتە چووکڵێک تەنها بە قسەکردن تۆ ناگەی بۆ ڕاستی کە ئەتەوێت زانستمانەیە ئامێرمانە هەیە سەلماندنەیە تاقی دەکاتەوە بەڵام وەکووتم هۆکارەکە بۆ ئەوەی باوەڕداران بە هەڵە لێم تێنەگەن بە ناوی ئاینە ئاسمانەکان لە ڕاستیدا ئاینە ئاسمانەکان ڕاستێکی لە سەدا بەس مرۆڤەکان باوەڕداران ئەم ڕێکلامەیان کرد چونکو خۆشباوەڕن ترسنۆکن نەزانن هاتوون لەگەڵ ڕێزیشم پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم خۆشی نەماوە هەڵەکەمان بۆ ڕاستکاتەوە بۆ باوەڕداران چونکو باوەڕداران خۆیان ناتوان هەڵی خۆیان ڕاستکەنەوە ئەو هەڵە ئیتر بووە بە دیاردە و بۆ بە کێشەیەکی خەڵکی ئاسیا بەتایبەتی بۆ باوەڕدارانیش واتە خورافیات منۆک خۆم هیچ باوەڕێکم پێی نییە بەس کێشەکە لە چیەوە دەست پێ دەکات بۆ نمونە وەکوتم قورئان کاتێک کە دێ بە ناوی خودداوە باس لە ڕاستی دەکات بە باوەڕدار دەڵێت تۆ مافت نییە و ئاەتە تاقیکەیتەوە ئەگەر تاقیکەیتەوە کە تۆ ئیمان ئاین لە دەسەیە واتە تۆ ڕۆشتی قسەی خوددا تاقی کرۆ باوەڕ بە خوددا نەکردووە وتی ئەڵێ مەشروب مەخۆ تۆ ناوێ بیخۆی بەس ئەگەر خواردی بۆی بزانی ئایا باش یا خراپە ئەو کات تۆ باوەڕ بە خوددا نەکرۆ چووی تاقیت کردوێتەوە واتە ئەو مافت نییە لێرەدا چی دروست دەبێت لێرەدا کە من مەشروبەکە نەخۆمەوە خورافاتێک دروست دەبێت من ناچارم مەشروب حرامە من نم خواردووە بەچی هەسەیە حرامە زەرەرە خراپە تووشی هەزار کێشت دەکات لە کاتێکا نەشم خواردوێتەوە ئەمە نەک خورافیاتە چێتە بابەتی درۆشەوە یعنی کێشێکی زۆر گەورە بۆ کۆمەلگا خۆت بڕوات بۆ شانە هەیە بێگومان نەخێر من باوەڕم بە ڕاستی هەیە ئەم ڕاستیش کە ئێستا لە ژیاندا هەیە نا چونکو لای من ڕاستی بوونی نییە بۆ شێوەی کە ئەمڕۆ مرۆڤەکان لی تێدەکەن ڕاستی تەنها وشەیەکی معنەویە ئەتوانی تەنها بڵێ ناوێکە چونکو ڕاستی وەک مرۆڤەکان هەر کۆمەلگایەک بە شێوازێک بیری لێ دەکەنەوە لێرەدا لە ئاینەوە ڕاستی وەرگرتووە لە ئەوروپا بە زانست ڕاستی وەردەگرێت هەندێک مرۆڤەیە بە بیرکردنەوەی خۆی لەسەر بینین و بیستن و چواردەورەکەی ڕاستی وەرگرت بەس مرۆڤ خۆم ڕاستی تەنها وشەیەکە لە ئاسمانیە سنووری نییە نابینی نابیسی هەستی پێ ناکەی تۆ بچی یاسایەکەڵی ڕاستی ئەمە کە ئەمڕۆ مرۆڤەکان کێشەی لەسەر دروست دەکەن و باسی لێ دەکەن و من حەقم من ڕاستم چی بۆ مافە ئەو پێنجی بەڕاستیەوە نیە
ئێستا منەوە موبایلی منە ئێوە مافی منە تاڵ ئەو پێنجی بەڕاستی نییە گەر تۆ بیشی بێ بەڵام حەق بە منە ئەو مافی من ئەرکێکم کێشاوە و ئەوم بەدەستێناوە تەواو واتە ڕاستی پێناسە ناکرێت واتە لە زیاتری مرۆڤەکان کە بە دوای ڕاستیدا بگەڕێن بە دوای مافەکانیانە بگەڕێن باشترە ئەکرێ بگەن بە مافی خۆیان بەس ناگەن بە ڕاستی شتێک کە باسانی پێناسە ناکرێت خۆشبی ئەوەی کە جەنابەت باس دەکەی بەشێکی زۆری قسەکان هاوڕاتم بەڵام یەکشت هەیە ئەی باشە ئەو خەڵکانەی پێشوو بۆ بڕوان بۆ شتانە هەبووە بۆ نمونە ئەگەر دەست بخورێ پارە دێ ئەگەر پشیلێک بێ نازانم چ دەبێ ئەگەر پشیلێ ڕەش ببینی ئەو هاتە قەومێ یعنی هەندێکیان باستەوە دەکەن تاقیکردنەوەشیان لەسەری هەبووە ئایا ئەوە لە خۆش باوەڕی بووە یا خودت بۆ نمونە تاقیکردنەوەکان سەلماندوویەتی کە بەڵێشتی وا وجودی هەیە بێگومان من وەک خۆم لەگەڵ ڕێزم بۆ ئەو کەسانەی چی ڕابردووچی ئێستاش یا داهاتووشی لەگەڵدا بێ باوەڕیان بەو جۆرە شتانە هەیە من وەک خۆم نا چونکو مرۆڤ کاتێک هیچ وەک باوەڕ نییە ئەمە کڕین فرۆشتنی موبایلێک نییە با زەرەر کەم 10,000 ئەوە باوەڕە ئەوە خۆتە مرۆڤ خۆیت یا خۆی لە دەسەیە خۆی بەدەسەهێنێ کاتی تۆ باوەڕ بە شتێک دەکەیت واتە ئەبێ لە 100% دڵنیابی لەوەی کە ئێستا من لەگەڵ ڕێزم بۆ ئەم ستافەی ئێوە دڵنیاش نیم کە ئێوە لەلایەن واتە لە ڕاستیەوە لە هەمان شوێنەوە لە هەمان کەناڵەوە هاتوون ئەکرێت لێرە خۆتان ڕێخستی بێ و هاتی بێتن ئەو بەس نییە بەس بۆی من دڵنیا بم لە ئێوە ئەبێ لەگەڵتان بێن بۆ شوێنەکە بۆ سەرچاوەکە ئایا لەوێوە هاتوون یا ئەتانەوێت لێرە ئاماجێکی کەتانە بێت آخر مەبەستم بابەتی باوەڕە کاتی کە تۆ دەسم خوراوە چییە من ئەو شتانە تەنها بیستومە نازانم بۆت باسکەم دەستم خورا پارە بەدەسەهێنم یا پارە لە دەسەیە ئەمە چی پەیوەندیەکی بە پارەوە هەیە پارە بابەتێکی معنەوی نییە و بە دوعاو بەو شتانەش نابێ پارە لەکوێ دەستی من لەکوێ پارە ئەمڕۆ بمانەوێ نەمانەوێ پارە بە عەقڵ بە هەوڵدان بە کات ینی بە هوەر دەست ببوورە بە هوەر دەست دەکەوێت ینی بەدەست خۆراندنی من لە کاتێکە ئەمە بچی یاسایەک عەقڵ نایسەلمێنە خوراافەتەکە لێرەوە دەست پێ دەکات ئەو بابەتێکی غەیبیە واتە بچی یاسایەک من بەبێ ئەوەی دەست بەم لەو مۆبایلە خۆی ئیشکات و یانی جۆرێکە ینی جۆرێکە عەقڵ ئەو شتە ناسەلمێنە سوپاس بۆیە مامە جانکوی سەحەتت کووە وەزت کووە ئەحواڵت کووە باشی ئەوە جاران هەندێک شت هەبوو دەیانگۆ ئەگەر زەلام دەستی بخورێ پارەی لە بۆ دێ ئەگەر چاوی هەر پەڕی نازانم تووشی مشکلەی دەبێت چای پەری بزدوش لە چاوی دێ چای دەخورێ بزدوش لە چاوی دی بابەوە واقع بۆ شتانە واقعکردنەوەی لەسەر تاقیجا ئەمە پێمان دەگوتەوە میزی لەسەر ڕێکردی لێ بزدوش لە چاوی دێ کەسەکە لەسەر زادان میزی بکرد دەگۆ بزدوش لە چاوی دێن ئەوە بمۆدیلی ئەوە بکاکەن بابەتی و دەستخورانی دەستخورانی ئەوە ئەو دەگە بخەنە گۆ پارەی دەستێ ئەگەر دەستی چەبەی بخێ پارەکە دەڕوە بوو ئەوە قوتەکە ئەوایە قوتەکە ئەوایە ئەوە چی شتانی دروست کرد شێ عشای دەشکردی عشای دەشکردی واقعیش بوو خەڵک بڕواشی بڕوان پێ ناجوە ئەمە مەشتەکە ئەوها بوو زەنە بڕۆ دەکرایانە دەکران باش ئەوە شتی دیکە چی هەبوو جاران ئەو بابەتانە بابەتی شتی کوم مەسەلەن لەو جۆرە خوراافیاتانە چی دیکە هەبوو یان دەیان گوت وەگەر شەوەیەکێک لە دەرکەیدا نابی خێ بدێ ئەگە داوای خێ کرد خێ باش نییە خێ باش نییە خێ باش نیە باش نیە دێن باش نیە خێ باش نییە یان دەبینی کابرا گۆشتی لۆینای گۆشتەکە بە ساوی دامەدەوە گۆشتەکە لۆمی لۆهینای بە ساوی دامەدەوە ئەگە نەتخوارد فرەیدە ئەگە نەتخوارد گۆشتت لە بۆ بینی لە بۆی نەبێ باش نییە لە باش نییە کەچە بەسە ساوی دامەدە و معنی باش معنای چێ باش نییە با خراپ شت ڕوودەدا دیارش ڕوو دەدا لێ شتێک ڕوو دەروێ خراپە شتانە مەسەلەن هیچ شتێکت بەسەراتی لەو بابەت ناوەدەم سەناتیە دیدایان گۆگەل لە ڕێیکی دوور بڕۆی بۆ نمونە کەروێشکێک یان نازانم چ بێتە پێشت بگەڕێتەوە ئەوە تۆ ڕێت غەڵت کردی ڕێخەرە ڕێنەکە ئەو ڕێە ئەو ڕێ ئەوە ئاسم لۆ کوران ئەو ڕێغەرە نییە ئەمە چێکە شتەکەت پێشتەکەت دوو زەلام بکەتە پێشی ست پێێنەوە لە زەلامەکان لادا لە زەلامەکان لادا نەکو گوێشەرت پێ بکەن ئەو بەرێدا ئاتو لەو بەولادا بەکەنەوەان دامەچوو لیان ئەمین نەبوو لیان لادا یانەکە سوچۆ بەڕێداچوو ئەگە خەنجەرەکەت پێ بوو خەنجەکە تێکیش هۆ نادوێنی لەکەیەوە خەنجەر هەڵدەگری بە منداری و خەنجەرمێ حەزت لێ شتەی جوانیشە لێشت دێ بەدایم عەزم نییە ئەو جاران ئەوەی خەنجەرەی پێ با خەڵک لێ دەترسان ئەوە ئەتو عاشینە بەڕێدا بڕۆ بۆ ڕێدا بڕۆ تووشی مارەشی بووی
چت پێ نییە کو دەیکوژی خەزە پێ نییە داریش پێ نییە ئەو گۆپارەت پێوی بە گۆپارەکە دێکوژی بە گۆپارەکە دارەکە دێکوژی خەنجەرت پێ بیش بەو ڕێی داڕۆژ شەوە تووشی داعبای بی داعبایەکە لێ دوو گورگان سێ گورگان بووی ئەو گورگان لێ دەتخۆن ئەگە خەنجەکە پێ هەر چێشە نادێرنی ئەگا چت پێ نەوی دەتخۆن جاران زمانی تو کەس هەبوو دەستی بخورێتن پارەی لە بۆ بێ والله خوا دەزانی خۆ نەمزانی بێتن نەمزانێ بێتن نەمزانێ پارە بێتە دەستی ئەمە ئەو عادەت دەستی بڕ ئەمە چەپە دەڕاتن عادەتە بڕێی تو ئێستا شەرمایەوە ئەوانی شەرمای مۆدیلا دەوری کەریم ئەمە ئەمە لە ناو چێ مۆدی العاشنێ دەوری خەدیم اختیارەکان اختیارەکان مەلا جاریەوەنە فشان پێدی نا بڕیان پێدی بڕاتان پێ ئەرێوەدە بڕوامان پێ بڕوامان بێ بە قسەی خەدیمان بڕوامانێ ئەمە العانە مۆدیل العانە ناوەدا مۆدیلیان ناوەدا ئەو جاهێران ئیمانیان ناوەدا ناری ئیمان ئەمە مۆدیلیان پێ نییە ئەگەر بۆ منە کوڕەکەی جەنابەت یان مەسەلەن یەکێک لەو گەنجانێ مەگەر گۆشتی لە بۆ ببینی فکر لەوەی ناکاتەوە گە بباتەوە خراپێک سەر دەباتەوە ڕای لەمە دەبات ئەلیکم سەرەوەی ناکە جارانەوەیان گوتیەوە خراپ ئەوەی ناوە ئەوە دێ مۆدی کەون نازان ئەمە جاعلی عادێ نازم مۆدی کەون عزیزم زۆر سپاس دەکەم زۆر سپاس مامە جان چۆنن ئەنگۆ سەحەتتان کووە ئەحواڵتان باشە جێتان لەو قسانە بوو کە لەگەڵ مامەی دەمکرد والله هەندێک زۆر جاران هەندێک عادەت هەبوو لە ناو کوردەواری بۆ نمونە دەچووە بابی خوراافاتیش هەندێک جار دایانگۆ ئەگەر کەسێک بۆ نمونە نیوە شەو لە دەرگا بدا داوای خەی بک نابی بیدەیە لەبەرەوەی کێشەک ڕوودەدا یان کەسێک ئەگەر چاوی هەر بپەڕی ئەوە کارە ساتێک ڕوودەدا یان پشتی لە چ ڕەش بێتە پێش دەرکەت ئەوە نازانم چ باشە ئەوە تەن خرافاتە هەمووی درۆ ئەری وەڵە وانە چۆن هەندێک خەڵک هەبوو بڕوایان پێ خەرکەرن دەی دەزانی فەقیر بووە نا جەنابەت بڕوات پێی هەبوو نا لە باوەڕم بەو شتانی نییە دەستخوران دەمەوێت ئەوە بزانم دەستخوران و پارەت پەیوەندی ئەوە زۆر لێک دوورە ئارێ وەڵە ڕاست نییە ئەگەر ئەو دەستە بخورێ نازان فۆچی وە نییە وە دو دەستە دەخورێتی چیشی بەپارێ پیس ئەوەیە لەوانێ دەمارێکە سواری یەک بووە دەخورێتن چ علاقەی بە پارەی جاری وایە ڕاست عرێ وەڵە سەر چاوم وەڵی جاروی ڕاست دەرەستی ئەم تەجروبەم لەسەرا ئەم مەقصد شەوەکی خەونەکەم دیت کەتمە ناوگووی کەتمە ناوگووی سبەنی هەستامەوە بە قورعان 500 دیناری ئەسلیم لۆ هات ئەرێ بەو مزگەفتەی ینی لە خەوێک کە تێناو پیسایی دوو لە ڕووی بینەران سبێنی هەستا 5 ئارێ وەڵە پارەم لە جێیەکی بوو بەچوونم دانابوو سبەنێت چاویم کە گوتی هاکاکە و 500زارەکە پارەکەی لۆینە ئارێ وەڵە بەس پارەی خۆت بوو ئیشم کردبوو لۆی ئیشم کردبوو باشە پرسیارێک مامەجان ئەگەر دوو لە ڕووی جەنابەت نەکەت بەیانە ئەو پیسایی لەو خەونێ و پارەت لۆ نەداتەوە وەڵە هەیەجەوە خوا دەزانیت داتەوەری وەڵە نێتەوە ئەی تو کە دەژێت چاوت هەرە پەڕیتن ئەوە خینە خینە نانە خینە هەرە پەڕیتن زۆر جێیان جارو ئێرە هەرە پەڕی جارو ئێرە هەرە پەڕەوە خینە دەمارە ئارە پەڕی بابەتان ئەی لاقەی بەوە شتانەوە باشدی دەرێ شوێگە لە دەرکەیدا گوتی خێمان نەمایە خێمان بدێ نابی بیدەیە لو والله ئەو جا تەماشاکە هەشتێک بە وەختی خۆی شەو درەنگە ئیسان باش نیە بچی لە دەرکامدا برسیتی هێلکەشی لە ڕوونی دەکەم ئێوێ ئێ دەبی بیدەیی ئەرێ وەڵە وڵی قەدیمان دەرێن ئەگەر خەی بدێت تووشی مشکلی دەبی نابی بیدەیە ئەخ نابی هەموو شتان تەجروبەکە یان دەبین کابرە دەپریکشی سەبری هینە مەچوە ئەو سەفەرەی ئەو شتانە مەکە بە قورعان زەحمەتەوە مەسەلەن ئەو پشمینە پەیوەندی بە سەفەرەکەی وەڵە هیچ سەرمای بووە پەسیوی لێدا خۆتیە كان في لو سلمان بو جاري لا خلب الرات تصدق خلود في خوش بي لقوا بشميني ادي خلود غبي خوش بي سفر تجيب كي بشميني كان بس ما بنا جاوا ام جاري عليه دبشمم قلب لماري دبشمي خلود لك تزق عليه لك بشمك كيدي قلب في خوش بي گەرما عالمی دەبا یعنی بەشەری دەبا گەرما خەڵک لەو گەرمایە پێ دەکەنی ئەو چ پەیوەندی بە سەرمای وەیە بە سەرمای کو ئێستا گەرمە بۆ گەرمان چێ سەرمای دەبیتن بە قورعان کە سەرمای ناوێت باشە مامەجان باسی زمانی خۆتم لە بۆ بکە چی کە هەبوو ئەو شتانە خەڵک بڕوای پێ هەبوو ئەو کاتی لە چووە
دەست خوران و خەوەندیتن و پشیلێ ڕەش و نازانم بەقوعی پشیلێ ڕز نازانم جێبنی نەبێ پشیلێ بەس وڵی دەست خوران زۆر کەسێ دەرێ دەست خورا پارە دۆ دێتن ئەوەی توتەوە خەونەکەی تو ئاری ئەم بە خۆم دیتمەوە ئاریوە باشەوە هەر یەک جار بوو ها بابەتە هەر یەک جار ئاری وڵ نا حەزت لێ بوو دووبارە ببیتەوە باشە ئەوە خەڵک لۆ خۆی دروستی کرده بوو اعتقادك بوو یانیش ئەسڵ و ئەساسی هەبوو تاقی کرابەوە لە چووە ئەو بابەتە یعنی اعتقاد بوو ئەوە ناو کوردەواریمەیە ئاری وڵ باشە بە بڕوای تو ئێستاشەوە بابەتانە ماوە خەڵک بڕوای پێ هەیە ئێستا بە قورعان هەدا کەس ناوەڵە جاری وایە کابرا خەونەکی دەبینی لەناو توزانم لەناو لۆریەکی دوو لە ڕوتان پیساییە کەچی پارەشی لە دەڕوا دینار قورعان هەندە خەونی شێ دەرێت درانت بکەوی ئێکت لە مارێ دەمری ئەم درانم کەت برازام مرد والله کە دەرم والله دەدانت کەت براز ئاری وەلە بەس بۆ شم نەگوت لە ماری لە کەسممە نەگوت دەنگم نەکرد نەوێرای وەبرەی گوتم بەهار ئەوە نەبیتن کەس نەزانیت باشە مامەوە بڕوای لەس ئەوە بڕوای یعنی شتەکە تاقی وڵای درانە لە خۆی دەکەویت چ علاقە بە شتانەوە لە خەوێ خەونت پێوەدی ئێوە جوازە نازام وەڵام نازام تو تاقیکردنەوە دیتە سەوشتانە ناوەڵە نا باشە بە بڕوای تو ئێستا خەڵک هەر بڕوای بە شتانەما یانەوە جاران نا ئێستا خەرک باوەڕی بە شتانە نەما لە هەزاری لە سەتانەوەتی کە ئەوەی پێ نییە باوەڕی پێ نییە ئەو گەنجانە هەر نازانن و بابەتانە ناوەڵە نازان باسی شتەکەشیان دەکرد دەیان گۆگەر مەسەلەن شەوێت گۆشت یان بە ڕۆژ مەسەلەن هەر کاتە گۆشتت لە بۆ بێ ئەتوە گەر گۆشتەکەی لۆ کابرای ببێەوە کێشەک ڕوودەدا گۆشتی خاو لە خەوی ببینی باش نییە گۆشتی خاو ئەوە شتە توربیان کردی دیارە درێن باش نییە وەڵا ناونەوەڵە نام ئەو شتانە باوەڕی بە شتانە نییە حکومی ئەوەی کە جەنابەت تەمەنەکەت هەیە جاران لە تەمەنی گۆ بۆ نمونە هەندێک خورافیاتە بۆ خورافیات خەڵک بڕوای پێ هەبوو دەیان گۆ ئەگەر دەستت بخورێ پارە دێ ئەگەر لە ڕێی بۆ نمونە بچێ ڕێیەکی چێروشکەک بێتە پێشت دەبی بگەڕێەوە ڕێکت غەڵت کردیە یان بتێوە سەفەر بکەی سوتفە پێ پشمی دەبی ئەو سەفەرەی تەزیلکەوە لە بەروی خراپە یان شێوەیەکە بێرە دەرکەی بدا داوای خەی بکان نابی بیدەیە ئەو شتانە هەڵچ بووە کاکە ینی پێشتر ئەو شتان هەم خلافات بووە ئەوانە ئەمە خلافات کابرا ئەم ڕۆژە 50,000 دەپشمم ئەوە خلافاتە چی هەموو هەر شتێک بێتن لە ڕێی خودای دێتن هەر شتێک یعنی ئێستاکە تو دەچە جێژی بە سارێ خۆت سارەکە لە نوێ ڕگای پەچەر دەبی ئەوە خێر تێدایە خێرەکە چییە؟ خێری تێدایە خێری تێ لە تەرەفخوای خێر تێدا یانی هیچ شتێک بەبێ سەبەب نابی کاری خۆیە تەماشاکە کاتی خۆی کابرا دەسوزێ دێگو چێرشک دێتە پێشم با چێرش بێتە پێشی با چێرش بێت پێشی کاتی خۆی بابێت پێش کاتی خۆی حەزرەت سلێمان چۆ سەفەری کرد حەزرەت سلێمان حەزرەت سلێمان لە هەموو زمانش دەزانی مێروستانەکە کەت لە گازا دەگوت لە حەزرەت سلێمان بێردە ڕێ بەخۆ بە لەشکرەوە پارمان دەکاتەوە حەزرەتی سلێمان وعی هەبوو ڕێکەی گۆڕی بێدانە ڕۆیشت لە زمانی ئاژەڵ و باڵندە و مێرولەکان لە هەم زمانەکان دەزانی ئەو کاکە کەسێک نەزانی چ بکە کاکە کەسێک نەزانی کەسێک لۆ نازانی ئێستا لۆ نمونێ کابراکە پێیان دەگوت سەید کاکۆ خەرچی تر پیا بوو دوکانی بەرەبەری ئەسواق سیروان هەبوو دوکانی سعاتێ بوو سەید کاکۆ پیاوی زەریف بوو ڕۆژی ئەم لەگە بام چوومەکردنی دانیشتین خزمی بام بوو سوێکردن دانیشتین وڵا سعاتەکان کۆ دەکردەوە بابشم گوتی سەید لۆ کۆ گوتی خۆم گوناحبار ناکەم گوتی ئێرەپری شارە مێروستانە وڵای دوکانەکەی بە خۆڕای بەجێش بەرامبەری ئەسواق سیروانی بەجێش گوت لەبەر گوتی ئەوی دێتەکردم و ئەوی دادەژن گوتی مێروستانەکە پان دەکاتەوە ڕحموو بەزەیە و کاتی ئێستا کاتی خۆی ڕەحمە بوو کاکە کاتی خۆی دەبینی کابراک لە گوندەشی دەژیا چار گوند لە هێوی کابراک ئەمری خۆی دەکرد ئەوانە دەدەبا لەماری پێش بکردن ئەوانە دەما لەبار تەلەڤیزیۆنش پێ بکەن ئەگە زۆر خۆشەویستی بە هەڕێگاکی قەتع دەکرێتە ساڵێکی بێدانە دەچوو ئێستا کە ڕحم نییە ئێستا خەڵکەیتە دووپارەی کەتە دوو فەسادی ینی خەڵک بەڕاستی گۆڕایە وەگزارنمە باشە دەستت خۆشبی بابین و سەرەوە بابەتە ئەوە تاقی کرابەوە گەر دەستت بخورێ پارەت لە بۆ دێ شتیوانیە بابە وڵا ڕۆژە 50,000 دەخورێت هیچیش نایەت بژڕوە کاکە کاتی خۆی دایانگو ئەگەر 50 بخورێ پارە دێ ئەگە ئێرش بخورێت دەڕواتن ئەمە تەوەقع ئەو شتەی ناکەم ئەو شتە کاری ئیلاهیە باشە ئەوە ئیلاهی ئەدی کاتی خۆی چیکە هەبوو ئەو خەڵکە بڕوای پێ هەبوو لەو جۆرە بابەتانە بڕوای بە چیکە هەبوو وەڵای تەماشاکە ئەگە هەر کابراک بڕوای بە هەر شتێکی بی دەکە خلافات دەکە خورافیاتە یان دێگو ئەگەر لە خەوێ دەدانت بکەوێەوە نەفەرەکەت لێ دەمرێت
سبي والله تبغى تشتيها من الزانية من نعم والله اشتغل بەس جێت لێ نەبوو لەو شتانە كاكا من جيم لي بس اشتاني وانيا كاكا وانيا شەمامەجان بە حکمیەوەی کە جەنابەت تەمەنەکەتێ چی ئەو شتانی دروست دەکرد كاكا او يعني كاميرا قصدك كوب تبري شركه شوي دافكا ايش هاي شي للريق خوي دان دكي للريق خداي دعم دكي للريق خوي دمري شي خوي مردن غيبه رزق غيبه او اشتاني غيبه خوانم باش اسا مزام كاش دبرم ام كاسبي ياكم اگر بزام كاش رزق ملودي ساعتك خويا مدير رزقي وردك ضرو او انا غيبه کەواتەوە هەندێک ئینسان دروستیان کردیە ئەوە باشە دەلالت لە چ دەکات ناهۆشیاری ئینسانە یان والله او دلاله لو اذا او خلقات تسركسان ناتج يشتينا وشيارينا دبي خلق شياري بيتو كاكا جيان اتوقع الشياري بيوا فرم دي ما فرم استاك بيغمر صلى الله عليه وسلم بي دري اگر هاتو اتو بيس فرزان يرجع كان بانزام قاعد قلنا عاد بير دوريت او يرجع ذاك قلنا عاد بير دوري كاكا ڕای تو بە کورتی پێم بڵێ ئێستا ئەو جۆرە خرافاتانە هەر وەکو جاران ماوە یان خەڵک وەکو جاران استاكيز ما وشتن ما ناوضي زي ما پرۆگرامەکەم تایبەتە بە خرافات باشە لە زمانی زوو هەندە جۆرە بابەت هەبوو یعنی خەڵک لە خۆی کردبوو بە کەلتور یان عادەتی پێوە گرتبوو و بڕواشی پێی هەبوو بۆ نمونە دەیانگوت ئەگەر دەستەکە بخورێ ئیدی ئەوە پارەدی ئەگەر چەپەبی ئەوە دەڕوا یاخود ئەگەر چاو مەسەلەن هەر بپەڕی بلەرزی کارە ساتەکە ڕوودەدا یان کەسێک دەویست سەفەر بکە باشە سوتفە کەسێک لێوێن دەربوو سەرمای ببوو دەپشمی دەیانگۆ خێری تێدا نابی و سەفەرە بکرێت دەبی تازیل بکرێتەوە ئایا ئەوە تەنها لە چوارچەوەی خرافات دادەمێنێتەوە یاخود تاقی گرایتەوە والله بەخۆی ئەوە هەمووی خرافاتە هەر شتێک لە قورئان و حەدیث شارەت پێ ناکرا ئەوە باتڵە ئەوە هەندێک نەزان پێشان عالم فەقیر حاڵ بچی نەدەزانێت زۆر غەریب بوو هیچ نەزانێت دەیانگۆ ئەو شتەی بکە ئەوها دەبێ عالەمەکە ئەوجا مەسەلەن با بڵێن کابرا چڕی سپی و قسەکەی دەکرد ئەی مقابل احترامی قسەکەی دەگرت بڕوا بە قسەکەی دەکرد دەگۆ شتە ڕاستەوەیە بەخۆشی لە ئەساس ئەو شتە نییە لەنە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە حەدیثەش لە فەرمی لا طیارەتە حەدیثەکە دوورجێژە بەسەم حەدیثەکەم لەبەر نییە یعنی ئەو شانە پێشان تەریان داشت ئەگەر تەیرەکە بالعکس بسرابایە ئەو سەفەریان نەدەکرد ئەو شانە هەموو ئیشارە پێکرد زۆرە تەیرەک بوو ئەگەر بزانیایە واللهی نازان بەس دەیگۆ لا طیارە یا طیارە دە هەموو تەیرەشی دەگری کابرا کۆتر با بزانە شەچەند هەڵدابایە وەختی بگەڕابایە ئەو سەفەریان دەکرد یان مەسەلەن زۆر شتی وا هەبوو یعنی بەخۆ مندام بەیان گوت ئیمام هات بنو ئەو ئیمام مەرقەدانە بنالێ ئەوە ئیمامە فیلان کەزمان ئەمە منداڵ نەمەدەم بڵێ ئیمام حتی ئێستا نەمزانم ئیمامت چێیە هەر نەهات یعنی هەمووی خرافاتە قسەی باتڵە لە نەزانی و لە کەم عەقلی هات ئەو شتە ئەو قسە نەنەزانین بۆ بەلێ لە کابرا شارەزای ئەوشەبی ئیمام چییە ئیمام چییە هیچ ئیمام یەکەچی محتەرەمە پێ دەڵێن ئیمامیان کابراچی بەدینە بە تەقوایە ئیمام فیلان پێدە مەسەڵەن ئیمامی غەزالی ئیمامی شافعی ئیمامی حەمەلی ئەوانە پیاوچا بوون کو عالەمی ترسێنەوەنە بالعکس ئەو کاتێک بۆ نمونە کە جەنابەت باس کرد و تۆ ڕدێن سپێک باسی دەکرد لەبەرەوەی کە کابراچی بەتەمەن بۆ ڕێزیان لێ دەکرد بڕیان بە قسەکەیان بڕوان بە قسەکان دەکتان بە قسەکەیان وەردەگرت ینی ئەوە ڕەنجیشی دەداوە لەسەر هەمووان طبعا دەدەکو ئەمە وەختیان گوت بنون دامردە شەغات ئەمە هەولێرنا دامردە شەخ ئێدەمان گوت ترساینەمەش دامردە شەخ چییە ئەو ترسە لە مێشکمان دەمە ئەو ترسێت لە مێشکی منداڵیان دادەنا کە بنوێتن حتا زوو بنوێتن ئەو ترسەمایە والله ئێستا طبعا ئەمە گەورە بنەوە ترسە نەمە بەس ئێستا بزانم دەرە شێرە دەرە دەبابێ منداڵ ئێستا ماشەڵڵا فەرقی لەگەی پێشنی پێشەوە فەقیر بوون نالێم عالم تەلەڤیزیۆن نەبوو رادیۆن نەبوو کورە عالم فەقیر حاڵ بوو ئەمە يعني وەخت خۆی داکەم لە مححکای دەژێرە تەلەڤیزیۆن نەبوو حتا دەنووسین ئێستا عالم هەموو شتەکەیان ماشەڵڵا مامەجان بە بڕوای جەنابەت ئێستا زۆر جۆرە خرافاتانە ناو کۆمەلگای مایە زۆر مایە ئێستاش مایە عالەمەکەیە شارەزای نییە بەخۆی چییە ئینسان لە دیم دوور بکەوی بڕوای بەحمد ئێستا هەیە ئەمە قسەی دەفرێت لێ نەعوذ بالله خوایە ئەم قسەی هەیە ئیرزقی کاکە خوا ڕەزاقە کاکە ئەوە نوێ ئەو شتانە نوێ هەدی هەیان دەڵێ بەردی خۆشەویستیم دەدێ خۆشەویستی هەیتە دە تو چیەوە عەطفی پێدەنێن دەڵێن ئەو بەردە لە بۆ خۆشەویستیەکەن خوا وهو الذي ألف بين قلوبكم آيات القرآن يا أخوة محبة داتنا وقلبان خو دەستی کەس نییە بەردەکە چانە هەیتەوە بەردەت هەیە تو ئەو بەردەیە چی ئەگەرە تۆ بەردەت لە کەمبی خەرگەتی خۆش وا فکر دەکەنە بەس وهانیە برا بەرد چ دەکەیسە لا يضر ولا ينفع ئەو بەردە کاریگەری چیە لەسەر خۆشەویستی هیچ کاریگەری نییە بەس قسەیەوە نالێم بە قسە عالەمەکە قەناعەتی پێدێ و لە جەهالەتەوە تابع دەبی دەرتەوە وایە و شەوایە ئێوە کەوە تەمامەجان ئێستاش خەڵک ئەو کاریگەریانەی هەڵمایە ما ئێستاش ئەوەی کە تەکنەلۆجیاش بۆ نمونە پێشکەوتو بەڵام خەڵکە تاسە بڕۆی بەڵێ بەدیکۆ ئێستاش مایە ئەرێ وەڵە مایە
جەنابەت بڕات پێی هەیە ئەمن نەخێر ئەمن ئیمانم بەخوایە کو بڕوا بە شووا دەکەن لەناو پرۆگرامەکەدا بەڕێزێک لەسەر بابەتی خورافیات قسەیەکی کرد وتی خۆشم بڕوام پێی هەیە و بەسەر خۆمدا هاتووە گوتی شەوێک خەوتە بووم خەونێکم بینی لە خەوەکەمدا لەناو پیسایی بووم بەیانی کە هەستامەوە کەسێک هاتە لام و 5,000 دیناری سویسڕی دامێ ئەو قسەی کە لە ناو کۆمەلگای ئەو کاتی باو بوو خەو بە پیساویەوە ببینی دەبی بە خاوەنی پارە بەڵێ من بەسرم هاتووە و شتەکە ڕاستە و ئەو باسی ئەوەشی کرد وتی ئەوە ناچێتە فۆرمی خورافیات لەبەرەوەی ئێمە تاقیمان کردوتەوە بەڵام کەسانی تر جیاوازە قسان کردوتیان ئەوە نەزانست سەلمان دوێتی و نەئاینیش سەپۆرتی ئەو بابەتە دەکا ئەوە تەنها چەند قسەیەکە کاتی خۆی هەندێک کەس ئەو قسانیان بڵاو کردوتەوە و خەڵکانی ئەو کاتیش لە دەمی ڕدێن سپیەکانەوە جوان لێبووە ڕێزیان لەو کەسە گرتووە بۆیە نانوتووە کە ئەو قسەی ڕاست نییە ئیدی بووە بە کەلتور و تا ئێستاش بەردەوامە لە کۆتایی پرۆگرامەکەدا دەمەوێت ئەوە بڵێم تا ئێستاش خەڵک بەشێکی خەڵک لە بیری ئەوە داماوەکە لە ماڵدا شوشەیەک بشێ دەبێت دوانی تریش بشێ تاوەکو ببێ بە قەزای سەر و ماڵی ئەو کەسە و هەندێکیش بە پێچەوانە ئەسڵەن هەڕەتی دەکەنەوە بڕواشیان پێ نییە بەڵام لە کۆتاییدا ئەوە هەبووە و ئێستاش وجودی هەیە بەڵام ئەو جیلەی ئێستا کەمتر اعتقادی وە بابەتە هەیە ئەوانە هەمووی پێی دەڵێن خورافیات و هیوادارین کۆمەڵانی ئێمە لەناو کۆمەلگای کوردەواری لە ئێستادا زیاتر بڕوا بۆ شتانە بکەن کە زانست پشتڕاستی دەکاتەوە و ئاینیش سەپۆرتی دەکات نەوەکو کەسێک بەبێەوەی کە خۆشیاریشی هەبێ و لە ڕووی ڕۆشنبیریشەوە لاواز بێ سەیەک فرەداتە ناو کۆمەلگا و ئیدی کۆمەلگاش بڕوای پێ بکات و هەر وەکو کاتی زوو پشیلەیەکی ڕەش ببینێ و بترسێ و ئەگەر لە سەفەردا بوو کەسێک پشمی سەفەرەکە دوا بخات ئەمنە زۆری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەشم پێشکەشکردن ئێمە تەنها دەبێ بڕوامان بە خوا و پێغەمبەرەکەمان هەبێت و زانستیش هەر شتێکی سەلمان دەبێ ئێمە بە چاوکراوەییەوە تەماشای بکەین لەبەرەوەی ئێستا زانست زۆر پێشکەوتوترە تا پرۆگرامێکی ترە شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ